تو وجداندان تو ئیمانتان ڕۆژانە چەندێ سەیری مۆبایلەکەین چەندێک بەناو فەیسبوک و ئەنتەرنێتە و مۆقعەکانە ئەسوڕێینەوە ڕوبعی ئەوە سەیری ئەو قورئانە بکەین کە کەلامی خوایە وەڵاهی لە مانگێکە 2 جار بۆ 3 جار خەتمی قورئانمانە کرد بەڵام نایکەین بۆ چونکە غافڵ بوون وا لە ئینسانەکە دینداری لەلا قورس بێتەوە وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى كاتێک دێ بووە ئەوەی ڕوکنێکی دین جێبەجێ بکە زۆر بە بێتاقەتی دێ و ئازانێ کۆڵە کاکە ئەگەر دینداری بە کۆڵ و بارەزانی لە ئێستاوە دەستی لێبەردە ئەبێ بە حوسن و ڕەزای خۆمان ئەم دینە وەرگرین چونکە ئەم دینداریە نە لە موڵکی خوا زیادەکە نە لە موڵکی خوا کەم ئەکا قل هو الله أحد الله الصمد تەواو خوا نە حاجەی بە دینداری ئێمەیە نە پێویستی پێیەتی ئەمە بۆ خۆیە کار و کردەوەکانی خۆمانە خوا کۆی ئەکاتەوە لە قیامەتە ئەمان داتەوە خراپمان کردوو بوو